ئەم دڵە تەقەلوباتی چەند عەجیبە، بە یەک قسە ئەگۆڕێ، بە یەک قسە کاریگەری تێکرێ. چەند خۆشە ئێمەی بەندە لەگەڵ پەروەردگارە ئەم دڵەمان هەبێ کە پێغەمبەری خوا صلی الله عەلەیه وسەلەم دوعامان بۆ ئەکاوە، دوعا بۆ دڵەکەی خۆی بۆ دڵەکەی ئێمەشەکە. ئەفەرمێت اللهم اجعل في قلبي نورا، اللهم اجعل في قلبي نورا. هەر کاتێ نور لە دڵی ئینسانە بوو، ئەم نورۆک و ڕۆح وایە بەخشە بێتەوە بە هەموو لاشەیە. کە دڵ نووری تێچوو ئینجا وفي بصري نورا وفي سمعي نورا وعن يميني نورا وعن شمالي نورا ومن فوقي نورا ومن تحتي نورا ومن أمامي نورا ومن خلفي نورا واجعل لي نورا. خواي گەورە دڵم پڕکە لە نور، هیچی تری تیاجێ نەبێتەوە. ئینجا بەدوایە هەموو ژیانم پڕکە لە نور، سەر و خوار و دەست و قاچ و هەمی پڕ بێ لە نور. کە نور ئەم دڵی داگیر کرد هەموو لاشە هەروە بێ، لاشە تاوانی لێ ناوەشێتەوە، چاو گوێ خراپە نابیستێ، غەڵەتێ بکات. سبحان الله، یەکێ لێ پیاوچاکان ڕەفیقەکانی بینی هەڵەسان گەنج بوون، بەیانی هەڵەسان بۆ نوێژی بەیانی خۆیانە شت. ئەیوە بۆچی خۆتانە شۆن؟ ئەیانوت وەڵڵاهی با بڵین لەشمان گران بۆ و شەیتانی بووین و ئەیوە قەسەم بەخوا من لە ناو خەویشان نامەحرەم ببینم چاو داخم ئێوە چۆن شەیتانیە بن. سبحان الله، لە خەویشا بەڵێ نورەکە ئاوایە. هەر کاتێ ئەم نورە دڵی پڕ کرد ئیسن دڵی پڕە بێ و هیچی تری تیاجێ نابێتەوە. جاڵەیەکێ لە کوڕەکان چوو بۆ لایەکێ لە داعیەکان پێی وتی مامۆستا حەزم لە ئافرەتێکە و دوعا بکە خوای گەورە دڵمی دەرکام. وتی کوڕم بڵێ اللهم اجعل في قلبي نورا، خوای گەورە دڵم پڕکەی لە نور. وتی مامۆستا کچەکە ناوی نورە. بەڕاستی ئێمەش ئاوامان لێت، ئەم دڵە ئەبێ نورێ بێ، بەڵام نورەکەی خوا بێ، لە ئاسمانەوە بووی دابەزی بێ، هەموو لاشی پڕ کرد بێ، اینجا بە جەواریحمانەوە دیار بێ. چەند خۆشە لاشەمان وابێ، دڵمان وابێ خەوشێکی تیانە بێ، وەکو ئیبراهیمە فەرمێ یومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. ئەم دڵە سەلیمە، ئەم دڵە دەرەجەی بۆ دانرێ لە قیامەتە. سەیریەکەن، هەڵێ ژێرنەوە، سەیری پەردەکەیەکەن، سەیری خەوشەکەیەکەن، بزانن شوختی پێوەیە، بزانن ئەم سەروسەری هەیە. ئەم دڵە لە کاتێکا بەرەو خوار 130 تا 160 سانتیمەتر خوێنە نێرێ، 30 سانتیم تا 40 سانتیم خوێنە نێرێ بۆ مێشک. گەورەترین شەبەکەی کارۆمەغناتیسی هەیە کە بە دەوری هەمووی خۆیان پەخشەکە، نەک کاریگەری لەسەر خۆی هەیە، کاریگەری لەسەر دەوروبەرەکەشی هەیە. بۆیە تۆ ئەکەی نوێژی جەماعەتکەیت و ناو جەماعەتێکای ئەڵێ وەڵڵاهی ئیمانم لە ناو برایانمانە زۆر بەقووەتە، بەس کە سوبحان الله دوورەکەومەوە ئەڵێ پۆڕی خوراوم هەر لە خۆم ئیمانەکەم دابەزێ. بۆ چکە شەبەکەی دڵی ئەو، وایفایەکەی ئەو، بلوتوزەکەی ئەو کایەکەی تۆ داگیرەکە، بۆیە ناتوانی لێی دەرچی. ئەم دڵە بەم گەورەیە، بەم عەزەمەتیە، ئەم پاشایەکە ناو لاشەیە تەحەکوم بە من و تۆ ئەکات. لەبەرەوە بێ دایمە ئەم دڵە پڕ بێ لە نور، پڕ بێ لە زیکر، مەجالی تیان نییە یەک لەحزە لە خوای دوورکەوێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دڵەکەی ئاوا بووە ئەفەرمێ إنه ليغان على قلبي وإني لأستغفر الله في اليوم 100 مرة. ئەفەرمێ دڵم زۆر جار زیکری بیرەچێتەوە. چۆن ئێمە هەناسادین، پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاوا زیکری کردووە. فەرمێ زۆر جار زیکرەکان ئەوەستێ و بیرێچێتەوە، مەشغوڵە بم بە قسە و بەشتی ترەوە و یەکسەر ئەگەڕێمەوە بۆ زیکرەکە 100 دانەجار لە ڕۆژێکە ئەستەغفیر الله ئەکەم، لەسەر ئەوەی کە دڵم چەند ساتە وەختێک لە زیکر لای داوە، چونکە کارەبایی دڵی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەو زیکرە ئیشێ کرد. خوێنی پێغەمبەری خوا کە تووشی جەڵتە نەبوو بۆ دڵەکەی بەو زیکرە ئیشێ کرد. بۆیە هەر کاتێ زیکرەکە لە دڵی بوەستایە بە قەزای جێڕایەوە، بە ئەستەغفیر الله. چێمانەتوانی خاوەنی